سوێنێ تاقیکردنەوە گشتەکانی پۆلی 12 لە سەرانسەری هەرێمی کوردستان دەست پێ دەکات کە تیایدا 120,120 قوتابی و خوێندکار لە سەرانسەری هەرێمی کوردستان تیایدا بەشدارە بن و وەکو وەزارەتی پەروەردە هەموو ئامادەکاریەک کراوە لە دابینکردنی هۆڵ لە دابینکردنی چاودێر بۆ هۆڵەکان هەروەها لە پێویستی بۆ بەرەنگاربوونەوەی مەسەلەی بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان بە شێوەیەکی خراپخوا نەخواسە ئامێری پێویست بۆ بەرپەرشانەوەی ئەوانە دابین کراوە و هەموو پێداویستیشی بەڕێوەبردنی هۆڵ و تاقیکردنەوەکان هەمووی لەلایەن وەزارەتی پەروەردەوە ئامادە کراوە و داوامانە کۆمپانیەکانی ئینتەرنێت کردو بۆ خۆشبەختانە وەڵامیان هەیە کە لە کاتژمێر 8 بانیانە تا 11 ڕۆژانی تاقیکردنەوەکان هێڵی ئینتەرنێت دەبڕێت لە سەرانسەری هەرێمی کوردستاندا تا کۆتایی تاقیکردنەوەکە بەردەوامە بێ بەس دیارە بەس لە کاتی ئیمتحانەکانە بێگومان ئیمتحانەکان بۆ پۆلی 12 ڕۆژە ناڕۆژێکە واتە لە هەفتەیەکە سێ ئیمتحان ئەدرێت بەڵێ هەندێک ساڵ ڕوویداوە حاڵەت لەو جۆرانە بەڵام ئەم کەسانە دەگیر کراون و ڕوبەڕووی دادگا کراونەتەوە حکوم دراون بەڵام بەداخەوە زۆر جار شتەکان بێ منەمان ئەم مەسە بۆ نمونە پار ساڵێکی زۆر خاوێن بوو کە هیچ شتێکی ڕوونەیە پێرار بە هەمان شەوەیەک دوو حاڵەت لێرە و لەوێ هەبوو بۆیە ئەمانە زۆر جار بەداخەوە خەڵکانێکەن وەکو بازرگان دێنە مەیدان لەو کاتەیە جاری وایە خۆی سوالی دروست کردو خۆی سوالی تەبع کردو هاوشێوی و سوالانی وزارەتی پەروەردە ئەوێ بازرگانی بکاو دەستی خەڵک ببڕێ ئێمە داوا لە هەموو قوتابیان و خوێندکاران و خێزانەکانی شانەکەی نەکەونە ژێر کاریگەری ئەو جۆرە بەند و باوانە دڵنیابن هەموو ڕێکاری گیراوەتە بەر کە ئەم ساڵیش خۆشبەختانە بە ساڵێکی زۆر پاک کرد و زۆر سەرکەوتوی ئینشاڵڵا تێپەڕێن.